خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک دەجار سورەتی ئیخلاص قل هو الله أحد هەومان لەبەرمانە قل هو الله أحد هەر کەسێک دەجار بیخوێنێ دەجار خوای گەورە لە بەهەشتا قەسرێکی بۆ دروست دەکات. تۆ ئەم وتارە بڵاوەکەیتەوە لە فەیسبووکی خۆتە لە پەیجی خۆتە بڵاوی ئەەکەیتەوە. ئەگە 100 نەفەر گوێ لەم حەدیسە بگرێ تەطبیقی بکەن ئەو 100 نەفەرە 100 کۆشت کە تەلارێن لە بەهەشتا بۆ دروست کرا تۆش بەتەنیا 100 بۆ دروست کرا بەتەنیا خۆت. چونکە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم ئەو کەسەی چاکەیەک نیشانی خەڵکەدا وەکو ئەو کەسە خێری بۆ نووسێ کە چاکەکە ئەکات. سوێن بەخوا 1000 نەفەر گوێت لێ بگرێ خوا لە باشدا 1000 قەسر بۆ دروست دەکات. بەقەت هەموو خەڵکەکە گوێ لێ دەگیتەوە بووە کە تەطبیقی کردووە بۆ ئەوانەی کە تەطبیقیەکەن من بەسم ئەوەی کە تەطبیقیکە. ئەگەر کابرا بیخوێنێت کاکە تۆش خێرێک گەورە دەسەکەوێت. ئەی گۆرانە چی ئیسفادەیەکی هەیە؟ تەنیا گوناحبارە بی خەڵکیش گوناحبارەکەی. کابرا مردووە لەناو گۆڕەکەشە وازی لێ نایێنی دەوازی لێ بێنە با خراپەکانی بۆ نەڕوا.